کێشە و قەیرانەکانی ئەم هەرێمە چۆن گەشت بەم ڕۆژەی ئێستا بۆچی بەم شێوەیە قەیرانەکان قوڵ بووەوە و درێژەیان کێشە؟ وەڵامی ئەم پرسیارانە بە بڕوای چاودێرانی سیاسی تەنها پرسی سەرۆکایەتی هەرێم و دەستبەردار نەبوونی بارزانیە لە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان کە ماوەی 10 ساڵە لەو پۆستەدایە. پێش مانگی حوزەیرانی ئەم ساڵ و باس نەکردنی کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پێشکەش نەکردنی پرۆژە یاسا بۆ مارکردنەوەی یاسای سەرۆکایەتی، بارودۆخی هەرێم بەم شێوەیە بوو. یەکەم، موچەی فەرمانبەران دەدرا و کەمتر لە وادەی ئێستا موچە دوا دەکەوت. دووەم، هەرێم سەرۆکێکی شەرعی هەبوو، هەموو لایەنەکانی ناوخۆ و دەرەوەش دانیان پێدادەنا. سێیەم، ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیان کۆ دەبووەوە. چوارەم، لایەنەکانی بەشداربووی حکوومەت هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیان دەدا. پێنجەم، پەرلەمانی کوردستان سەرقاڵی یاسادانان و چاودێریکردنی حکوومەت و لێپرسینەوە بوو. قبولم کرد بۆ سەرۆکایەتی هەرێم، من بۆ ئەوەم نەبوو پێم بڵێن سەرۆکی هەرێم یا من ببمە حاکمی کوردستان. بەڵام لە سەرەتای مانگی حوزەیرانی ئەم ساڵدا و لەگەڵ وروژاندنی کورسی سەرۆکی هەرێمی کوردستان و نەگەیشتنی لایەنەکان بەڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆکی هەرێم و لە بەرامبەریشدا دەستبەردار نەبوونی بارزانی لە پۆستەکەی و ئاڵگۆڕنەکردنی کورسی سەرۆکایەتی بۆ کەسێکی دیکە بە شێوەیەکی دیموکراسیانە وەکەوەی لە وڵاتانی دیموکراسیدا دەکرێت بە شێوەیەکی ئاشتیانە وای کرد وردە کەشوهەوای سیاسی هەرێم گۆڕانکاری بەسەردا بێت و قەیرانی نوێ لە هەرێمی کوردستان دروست ببێت. زەرمەندی یەکەمیش تەنها هاوڵاتیانی ئەم هەرێمە بوون. من ئێستاش پێتان ئەڵێم، پێشتریش گوتومە لەمە و دۆش، هەر کاتی ئێوە تەسەوەر بکەن بوونی من لە سەرۆکایەتی هەرێم کۆسبە لە ڕێی پێشوە چوونی وەزعی هەرێمی کوردستان کەس لە من ئاسانتر نییە و من خۆم پێتان ئەڵێم خۆحافیز. دیارترینە و قەیرانانەی کە ئێستا لە هەرێمدا هەیە و پێش 5 مانگ بەر لە ئێستا و بەر لە وروژاندنی پرسی سەرۆکایەتی هەرێم نەبوون بریتین لە یەکەم، ماوەی سەرۆکی هەرێم کۆتایی پێهات، ئەوەش بۆ هۆی دروستبوونی بۆشایی یاسایی لە هەرێم. دووەم، هەڵپەساردنی کۆبنەوەکانی حکوومەت و پەککەوتنی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە شێوەیەک لە ماوەی 5 مانگی ڕابردوودا تەنها یەک کۆبنەوە ئەنجام دراوە. لەو کۆبنەوەیشدا هیچ بڕیارێکی دڵخۆشکەری بۆ وڵاتیان تێدا نەبوو. سێیەم، دواکەوتنی موچە پێش وروژاندنی پرسی سەرۆکایەتی هەرێم، موچەی فەرمانبەران بەم شێوەیە ئێستا دوا نەدەکەوت تا ڕادەیەکی زۆر پێدانی موچە لە وادەی خۆی دابەش دەکرا، بەڵام پاش گرژیە سیاسیەکان بەشێک لە فەرمانبەران موچەی 4 مانگیان لای حکوومەت بوو. چوارەم، پەخستنی سەرۆکایەتی پەرلەمان لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و ڕێگەنەدان بە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ شاری هەولێر و ڕێگەگرتن لە ئەنجامدانی کۆبنەوەی ئاسایی پەرلەمان. مەسەلە لای پەرلەمان و حیزبەکانە ئەوان چ بڕیارێک بدەن تەمان ئەوە دەبیتە بڕیار. بە بڕوای چاودێرانی دۆخەکە تەنها کرۆکی سەرەکی کێشەکانی ئێستای هەرێم کە ماوەی 6 مانگە لە هەرێمێکی 5 ملیۆن کەسیدا دروست بووە و چەندین کێشە و قەیرانی دیکەی بەدوای خۆی دایەناوە، تەنها کورسی سەرۆکایەتی هەرێمە کە ماوەی 10 ساڵە لەلایەن مەسعود مستەفا بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە بەڕێوە دەبرێت. هونەر ئەحسان، NRT. من مەسعود مستەفا بارزانی سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم.